تەنیا 5 ڕۆژ ماوە بگەین بە سەری ساڵی تازە، بەڵام هێشتا موچەی مانگیدا دابەش نەکراوە و لە ئێستاشەوە فاتحە لەسەر موچەی مانگی 11 و 12 خوێندراوە. چاودێرێکی سیاسی دەڵێت ئومێدی خێر لە حکوومەتی هەرێم و ناوەندی نابینرێت بۆ پێدانی ئەو دوو موچەیە و لە ڕێی موچەی موچەخۆرانیشەوە دەیانەوێت پاکتاوی قەرزی نێوانی خۆیان بکەن. بەڵام لە ئێستادا ئەو ئیرادات جدی و ئەو نیەتە ساف و ساغام نە لە حکوومەت هەرێمی خۆمان و نە لە حکوومەتی فیدراڵدا نابینم، بەڵکو بە پێچەوانەوە ئەوەی کە لێ دەخوێندرێتەوە، ئەوەی کە گومانی پێدەبدرێت، ئەوەیە کە بیانەوێتن لە ڕێی موچەی موچەخۆرانەوە تەسویح حساباتی نێوانی خۆیانی پێ بکەن و ئەو قەرز و قۆڵەی کە لەسەر حکوومەت هەرێمی کوردستانە پاکتاوی بکەن. بۆیە من بەڕاستی بەڕژبینیەوە دەڕوانمە ئایندەی ئەو دوو موچەیە و هەروەها ئەو موچانەی کە پێشتریش نەدراون. ئەگەری هاتن و نەهاتنی موچە نیوە بە نیوەیە، هاتنی هەردوو موچەکە بە ئەگەری یەکڕیزبوونی لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق دێتە دی و ئەگەری نەهاتنیشی ئەو پەرتەوازەیەی ئێستایە کە لە نێوانی لایەنە سیاسیەکاندا هەیە. یعنی بڵێ فەوتاوە بۆ نەفەوتاوە قسەکە لە نێوان هەردوو لایەنیاندایە. ئەگەر ئەمڕۆ ئێستا من و تۆ قسە دەکەین وەفدێکی هاوبەشی پارتی ویچێتی بڕۆن بۆ بەغدا یان خۆت پەیوەندیان پێ بکەن بڵێن یەک وەرەقەی هەرێمی کوردستانە ئێمە داوای موچەی ئەو دوومانگە دەکەین، ئەجنە ناینە ناو هیچ گفتوگۆیەکی و نەوتەکەش ئێمە لەبەوەی دەنێرین، بەڵام شایستەدارایی خۆمانمان وەرنەگرتیە. بڕوا بکە پاش 2 ڕۆژی تر لە بەغداوە ئەو دوو موچەی قسەی کۆتایی لێستا دەکرێن. ڕەنگە ئەگەر نەشێرە بە هەندێک میکانزمی، بەڵام لە دوای سەری ساڵەوە میکانزمەشی لۆ دەبینەوە بێتن. بەڵام ئەوەی کە موچەکە بۆ نایە وتم چکە نیوە بە نیوەیە بەشە نهاتنەکەی پەرتەوازەی هەردوو لایەنی سەرەکی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان پارتی و یەکێتی. ئەزموونی پێنەدانی موچەیەک و دوان و زیاتر لە کۆتایی هەر ساڵێکدا ئەزموونی پیادەکردنی چەند ساڵی ڕابردووی حکوومەتی هەرێمە کە ساڵانێکە لە بەرامبەر موچەخۆران کاری لێسەر دەکرێت و با قودرەتی قادر لە کۆتایی هەر ساڵێکدا هەردوو حکوومەتی هەولێر و بەغداد خۆیانی لێبێدەنگ دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.